ئەمە ئەواگرێتەوە کە یەکەم هەست و هۆش و ئینتیمای نیشتیمان، ئەمە کە خەڵک پێڵە نیشتیمان تەڵان لە ئیسلام هەشتیوان نییە، وەتەن نیشتیمان ئەمە وشەیە کە هێنان شوێنی دارالئیسلام، هەروەکو کە هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەرێتیان هێنایە شوێنی هەستی جیهادی و ئینتیمای جیهادەکە. هەست و هۆش و نیشتیمان پەروەرێتی ئەڵێ مسلمان و غیرە مسلمان هاوڵاتی یەک وڵاتن، وەکو یەکن. ئەمە لە ڕووی شەرعیوە ناڕەوایە، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیح کە دارەقوتنی ڕیواەتی کردووە، ئەلبانیش بە حەسەنی ناساندووە، فەرمێ ئەلئیسلام یعلو ولا یعلا، ئیسلام باڵادەست دەبێ، نابێ شتێکی تر بەسەری ئازاڵ ببێ. هەست و هۆش و ئینتیمای نیشتیمانی ئەڵێ مسلمانی وڵاتێکی تر بەنسبەت مسلمانی وڵاتەکەتەوە بێگانەیە، یعنی کابرای عەرەب لە سووریایە بێگانەیە لەگەڵ تۆ، بەڵام کابرای کوردی یەزیدی هاوڵاتیتە، هەردووکتان وەکو یەکوە. ئەمە لە هەموو دید و هەڵوێستەکانی تری نیشتیمان پەروەرێتەکە ناقۆڵا و دزێ و پوچەڵترە، چکە مسلمان برای مسلمانە، با وڵاتەکانیشان لە یەکترەوە دوور بێ. هەروەها پەیوەندی نەتەوایەتی هەر لەو ئینتیما و هەست و هۆش و پەیوەندیە جاهیلیانەی کە ئەهلی کوفردایان هێنا و کردیانە مای لاوازکردنی هەستی برایەتی دینی نێوان مسلمانان، تا لە لای زۆرینەی مسلمانان بوو بە بەدیلی برایەتی دینی نەتەوەپەرستی بوو. نەتەوایەتی ئینتیمایە بۆ ڕەگەزێکی تایبەت و گەل و نەتەوەیەکی تایبەت. کەسی نەتەوایەتی سوود و زیانی ڕەگەزی سوود و زیان و قازانجی ڕەگەز و گەلی خۆی ڕەچاوە کات و بەس، لە پێناوی گەلەکەی خۆیەدا بەکوشت. نەتەوایەتی و بەرژەوەندیەکانی باڵای گەلەکەی خۆی بەرچاوەگرێ و ڕەچاویانەکە. ئەوەش ئەو جاهیلیەتەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە بوخاریە هاتووە فەرموو دەعوها فەئینەها خەبیثە، واتە وەلیکەن ئەم هەست و هۆش و ئینتیمای بیخەنە لاوە، ئەوە شتێکی پیس و بۆگەنە. هەروە فەرمووی هەر کەسە لە پێناویە بجەنگێت و لە پێناویە بمرێ، مردنەکەی وەکو مردنی جاهیلیەتەکەی پێش ئیسلامە، میتەتون جاهیلیە، ئەوەشمان باس کرد کە لە حەدیسی موسلیمایە. ئەم هەست و هۆش و ئینتیما جاهیلیەیە کە ئاەتەکەی سوورەتی تەوبە ئاماژەی پێەکە و عەشیرەتوکم. هەڕەشە سەختەکەی ئەو کەسانە ئاگرێتەوە کە ئینتیمای نەتەوەیی و قەومی و هەستی تیرە و یان هۆسپەرستی و یان نیشتیمان پەروەرەتیە خەنە پێش ئیسلام و پێش جیهادەکەیەوە. خی گەورە نمونەی لە زۆر شوێنە بە پێغەمبەران و نێراوە بەڕێزەکانی خۆی عەلەیهیم السەلام هێناوەتەوە کە دید و هەڵوێستیان بەرامبەر هەست و هۆش و ئینتیمای قەومێتی و قەومەکانیان دادوەرانە و حەقخوازانە بووە و مایەی ئیقتیدا پێکردنی مسلمانانن. دەربارەی سەیدنا نوح عەلەیهی السەلام ئەفەرمێ قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح. بۆ کوڕەکەی فەرمێ هۆ نوح، کوڕەکەت کە لە خۆشت ئیجاد بووە، لە قەومی تۆ نییە، هەر هەبوونەکەی کردەوەیەکی پەسەندنی، هەر هەبوونی لەگەڵتانە، چجای ئەوەی کە هەست پێ بکەی کە تۆ باوکی ئەوی و ئەویش کوڕیت. بۆ نمونەی پێشەوایەتی سەیدنا ئیبراهیمیش عەلەیهی السەلام فەرموو قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. فرمون بالراستي لإبراهيم أو مسلماناني كلا خزمة يابون جواني بيشواتي واقتداء بيكردن تانهيا كبا قومك إخوانا فرمو ئێمە لە خۆتان و لەوانەش تەبەڕاین بەریئین کە لە جاتی خوای گەورە بۆ پەرستنداتان ناو. باوەڕمان نە بە خۆتان هەیە، نە بە یاسا و دەستور و دید و هەڵوێستەکەی خۆتان هەیە، نە باوەڕمان بە خواکانتان هەیە. بە خواکانتان یعنی بە دید و ڕێباز و بەرنامە و مەنهەج و حیزب و کۆمەڵکاری و خەبات و ئەمانەتان. دوژمنایەتیش لە نێوان هەردوو لامانە ئاشکرایە و بۆزاندن و دژایەتی نێوانیشمان هەتا بەردەوامە بێ مەگەر ئێوە باوەڕ بەخوای تاکو تەنها ببێنن بێنە سەر دینی ئێمە. دەنا دوژمنایەتی و بغزاندنەکە هەرەمێنێ. ئەم ئاەتانە هەموو تەکید و تەرکیزیان لەسەر ئەوەیە کە پەیوەندی نێوان مسلمانانی دنیا تەنها باوەڕهێنانە بەخوا و بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
و هیچ پەیوەندیەکی تری غەیری برایەتی دینی بەهای پوشێکی نییە. دۆستایەتی و دوژمنایەتی ئینسانی مسلمان واتە وەلا و بەڕائی مسلمان لەسەر هەڵوێستی بەرامبەران لە ئیسلامەکەدا ئامەزرێ. ئەوان لە ئیسلام نزیکن لیان نزیکین، باوەڕیان بە ئیسلام هێنامە برامانن، لە ئیسلام دوورن لیان دوورین، دژی ئیسلامن دێمەش دژی ئەوانین. حتى تؤمنوا بالله وحده ئەمە خەتە فاصلەکەیە، کۆتاییەکەی ئەمەیە. ئێمە بەریئین لێتان هەتا ئەو کاتەی ئێوە ئەم دین و ئیسلامەتیەتان قبوڵە بێ. کەوابوو هەموو ئەو جۆرە ئینتیمای تیرە و هۆزە، یا ئینتیمای مەساڵح، یا ئینتیمای قەومێتی، یا هی نیشتیمان پەروەرەتی، یا هەستی نەتەوایەتی، ئەمانە هەمووی مەرفوزن کە بەرامبەر بە ئیسلام وەستنەوە. هەروەها پەیوەستی زمان و لەهجە و ڕەنگی پێست و بەرژەوەندی هاوبەش و ئەم جۆرەشتانە ئەمانە هەمویان هەر هەست و هۆش و ئینتیمای جاهیلین. ئیسلام ڕەفزیان نەکات و کەمادام بە ئیسلام بچێشرێن پێچەوانەی ئیسلامەکە ببن. نابێ ئەمانە بخرێنە پێشبەندایەتی خوای گەورە و پێشبرایەتی دینیەکە. خوای گەورە فەرمێوە ئەموال اقترفتموها وتجارة تخشون كسادها. ئەمانە و هەر جۆرە هەست و هۆش و ئینتیمایەکی تر کە پێچەوانەی شەرع بن کە نارەخرێن، بەهایان نامێن، قیمەتیان لە لای ئینسانی مسلمان نابێت بێ. ئەم هەست و ئینتیمایانە هەموو لەسەر دەستی کافرانی شەڕانی بڵاو بوونەوە کە شاڵایان هێنایە سەر ئەهلی ئیسلام لە فترەی ئیستیعماریەکەیە و وڵاتی مسلمانانیان داگیر کرد و دید و تێڕوانینە فەلسەفیەکەی خۆیان و بەرنامەی سیاسی خۆیان و قیەمی کۆمەڵایەتی خۆیان و ڕێسای ڕەوشتی خۆیان هەموو هێنایە سەر مسلمانان و فەرزیان کرد بە قووەتی قانون و قانونەکەش بە هێزی سەربازی و ئەمنی و بە دەستگا داپڵۆسینەکانی تر. خۆمەبەستیشان لەمانە ڕۆشن بوو، لە توپەتکردنی ئومەتی ئیسلام و لاوازکردنی بوو. ئەو کاتێک کە ئیستیعمار هاتە وڵاتی مسلمانان و مسلمانان چوار دەوڵەتیان هەبوو: دەوڵەتی عوسمانی، دەوڵەتی فارس، دەوڵەتی هندستانی مسلمان کە 600 ساڵ مەغۆلە مسلمانەکانیان بربڕێەوە، لەگەڵ دەوڵەتی ڕۆژهەڵات کە پێیانوت ئەندۆنیزی. ئەو ئەندۆنیزی غەیری ئەندۆنیسیاکەی ئێستایە. ئەندۆنیسیاکەی ئێستا کە پایتەختەکەی جاکارتایە و گەورەترین وڵاتی مسلمانە، ئەو کاتە ئەوانەی دەوروبەریشی وەکو جنوبی فیلیپین، مەندەناو جنوبی تایلەند، فەتانی و ئەوانە، ئەو سنگافورێژ ئەو کاتە وڵاتە نەبوو، لەگەڵ مالیزیایە، ئەمانە هەمویان پیانەوترا هندستانی ڕۆژهەڵات. ئیندۆنیسیاکە بەم معنایەیە. هندستانی ڕۆژئاواکەش وڵاتی هندستان بوو کە دوایی بوو بە هندستان و پاکستان و بەنگلادیش و سریلانکا. و دەوڵەتی عوسمانیش دوایی، هەروە دەوڵەتی فارس ئەو کاتە کە حدودی ئاوە ڕەسم نەکرابوو کە بدەست قاجاریەکان و سەفەویەکانەوە بوو پێشتر. ئەم چوار دەوڵەتە هەبوو، دوایی بوو بە 56 وڵات. 56 دەوڵەت، 76 ئەقەلیەتی مسلمانیش کە هەمووی چەوسەنرانەوە و لە هەندێک شوێنە هەر ئیبادە بوون و نەما. مەبەستی ئەمان دیار بوو کە ئەم لە توپەتکردنی ئەم ئومەتەی پێوە بوو. دەوڵەت و ئومەتەکە هەمووی لە توپەتیان کراوە